دیارە باسکردن لە یەکێتی نەتەوەی لە ڕاستیە ئێمە ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستمان پێێتی لەبەرەوەی هەر پارچەیەکی کوردستان لەو چوار پارچەیە کە ئێمە هەمان ئاگەر بێت و بە شێوەیەک لە شێوەکان مەترسی لەسەر دروست بێ ئەوە کاریگەری لەسەر پارچەکانی تری کوردستانە بێ و زۆر جار ئێمە بەداخەوە تەختیت و پلانێکی هاوبەشمان نییە کە چۆن ئاراستەیەم پارچانەی کوردستان بکەین چۆن ئەگەر قەیرانێکی سیاسی ئابووری نەتەوەی ڕووی تێکردین ئێمە بتوانین معالەجەی بکەین بۆیە ئێمە زۆر جار ئەمانە ئەتوانین لە ڕێگەی ئەکادیمیەکانەوە لە ڕێگەی و خەڵکانی کە پسپۆڕی جۆرا و جۆرن و شارەزایان لە بواری جۆرا و جۆرا هەیە توانین لەو ڕێگای و فشارەکانمان یاخود پێشنیارەکانمان ئاراستەی لایەنە سیاسیەکان بکەن بۆ ئەوەی بتوانن ئەوەی کێتی نەتەوەیە دروست بێ. هەندێک جار هەیە ئەکرێ زانکۆکان چۆن ێستا وڵاتانی عەرەبی مەسەڵەن یەکێتی زانکۆکانی وڵاتانی عەرەبیان هەیە ئەکرێ ئێمەش بە هەمان شێوە یەکێتی زانکۆکانی کوردستانمان هەبێ یاخود یەکێتی ئەکادیمیانی کوردستانمان هەبێ کە هەر چوار پارچەی کوردستان و بگرە و کوردانی تریش کە لە ئەوروپا و لە وڵاتانی تریشن لە وڵاتانی دەوروبەرن هەمووی تایە ئەندام بن. ئەو کاتە گەر بێت و هەر قەیرانێک هەر بارودۆخێکی نەخوازرا و ڕووی لە هەر پارچێک لە پارچەکانی کوردستان کرد یاخود ڕووی لە باشووری کوردستان کرد ئەوە پێویستە ئەو ئەکادیمیانە ئەو زانکۆیانە کۆڕ و کۆنفرانس و توێژینەوە و لێکۆڵینەوەی ورد بکەن کە پێویستە ئێمە پلانی استراتیژی خۆمان پلانی نەتەوەی خۆمان لەسەر چ بنەمایەکدا بڕێژین و چۆن پەیوەندی و علاقات و کۆنتاکتمان لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەبێ لەگەڵ وڵاتانی جیهان هەبێ چۆن متابعی دەستگا زانیاریەکانی ئەو دەستگایانی مخابراتی داولیە بکەن چۆن ئەوان ئەو راپۆرتانی بڵاوێنەکەن چۆن ئیسفادەی لێ بکەین لە ڕاستی ئەگەرێمە توانیمان ئەوانە بکەینەوە توانین تەختیت و پلانێکی نەتەوەی باشدا بڕێژین کە چی 4 ساڵی بێ یاخود استراتیژی بێ بۆ زیاتر لە 4 ساڵ. ئەم دەستپێشخەریە بە تاکید لە کەسێکەوە توانرێت دەست پێ بکرێ بەڵام بڕوای من زانکۆیەک ئەتوانێت و دەستپێشخەریە بێ ئەنی یەکێک لە زانکۆکانی کوردستان ئەتوانێت ئەو لینکە دروستکە لەگەڵ سەرجەم زانکۆکانی هەر چوار پارچەی کوردستان لەبەر هەر چوار پارچەی کوردستان زانکۆی تایەوە ئەکادیمیەکانیش بە زۆری لە زانکۆکانە کۆبوونەتەوە و ئەگەر هات و زانکۆکان نەیانتوانی بەم ئەرکە هەستن ئەوە ئێمە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیمانەیە کەوانیش خەڵکانی ئەکادیمی و خەڵکی زۆر بەتوانایان تایە و هەروەها لەسەر ئاستی تاکیش خەڵکمانەیە کە زۆر جار تامەزروی ئەوەیە بتوانێت ئەو یەکێتیە دروستکات بە بڕای منەوە کاتە کاراسانیکی باشە بێت و ئەکرێت لەسەر ئاستی تاکیش کاری لەسەر بکەین ئەو کاتە بە تاکید دەستە جەمعیەک لەس دەوری ئەو بیرۆکەیە دروستە بێت ئەو کاتە ئەتوانین تەختیت و پلانێکی باشی نەتەوەی دابڕێژین. بەڵێ خۆی بەگشتی لەناو کۆمەلگایە هەموو چونە توێژە جیاجەکان ئەرچان لەسەر شانە یاخود ئەرچانە لە پرس و بابەتە نەتەوەی نیشتیمانەکانە خاون هەڵوێز بن کار و چالاکی جۆرە زۆرەکانیان هەبێ و پرۆژە و بەرنامەکانیان بخەنەگەر بۆەوەی زیاتر و باشتر و بە قەبارێکی فراوانتر لەگەڵ ئەو بابەتانەیە هەڵسوکەوتکەن یاخود مامەڵە بکەن بە تایبەتی لە ناو چین و یاخود توێژی ئەکادیمیەکانە بە تایبەتی مامۆستایانی زانکۆ بەڵێ زۆر ڕاستە دەبێت ئێمە بە سیمینارەکانمان بە توێژینەوە زانستیەکانمان لە چوارچێوەی چالاکیەکانە بۆ نمونە بە وتارەکانمان لە کۆڕ و کۆنفرانسەکانە بۆ نمونە لە هەموو ئەم ڕێکارە جیاجیانی کە هەیە محەتات یاخود وێزگی جۆراوجۆری کاری زانستی و کارژێڕین بۆ ئەکادمیەکان گرنگە سەرنجی جدیمان هەبێ و خوێندنەوەیەکی نەتەوەی نیشتیمانیمان هەبێ بۆ بابەتەکان و کۆک و هاوهەڵوێست و هاوسۆز و هاوکۆک بین بۆ هەر پرسێک یاخود هەر پێشاتێکی دیاریکراو کە پەیوەست بە بابەتە نەتەوەی نیشتیمانەکان کامە بەڕاستی ئەرکێکی زانستیە کاریگەردیە یاساییە و کۆمەڵایەتی و ئەخلاقیش ئەرچی هەمومانە ئەرچی هەمومانە ڕەنگە بە شێوازێکی ناڕاستەخۆ هەرێکێک هەر ئەکادمیەک لە وڵاتی خۆمانە هەڵوێستی خۆی سەرنجی خۆی یاخود ڕێوشۆنەکانی گربێتە بەر بەڵام ئەتوانین بڵێ سیستماتیک نییە یاخود دایرکت نەبوو بۆ پرۆسەکە بەڵام هیوادارینەوە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە ئەم هاوسۆزیە یاخود ئەم کۆدەنگیە دروست ببێ و تێکڕای ئەکادمیان لە هەرێمی کورسانە پێکەوە بتوانین ڕێگەکانی فشار و گەیاندن و بیرروڕاکانمان دەوڵەمەندکردن و جدیتر بکەین بۆ سەر هەر پرسێکی دیاریکراو یاخود بۆ هەر پێشاتێکی دیاریکراو بە بابەتە نەتەوەی نیشتیمانەکان.